سڵاو ئەرز دەکەم لە خزمەت بینەرانە ئەزیز و خۆشەویست دووبارە هاتینە میوانی ماڵەکانتان بین هاتین سەرتان لێبین ئەمڕۆژ دوو میوانی زۆر تایبەت و خۆشەویستمان هەیە دوو خاتوونی هونەرمەند خاتوو فەریماه عەزیزی خانمێ ئەکاس و خاتوو ڕووناکی یوسفی بازیگەر بەخێرهاتن یەخوا سەر و سەر چاومان بەخێرهاتن لێەوە دەست پێکەین ڕووناکیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی من بەی خۆم سلام دەکەم خەمەتی توا بینەرگەری عەزیز ئینشەڵا خەسەنەوەیتان بێژم و هەروە ئێوەی شەروە من ڕووناک یوسفیم متەوەلدی 23/11/53 ساکن سنە بەخێراتی یەخوا ڕووناکیان فەریماگیان بەخێراتی تەمەنە چەندێکە و لە دایک بووی سلام ئەرزەکەمە خەمەتێوە بینەرگەر عەزیز و خۆشزۆقتان کە لە پای بەرنامەکەیەوە دانیشن من 24 ساڵمە متەوەلدە ساڵە 76م ئەوە لە سنە لە دایک بووگم بەخێراتی یەخوا لە ڕووناک و دەست پێکەین ڕووناکیان بازیگەری چەند ساڵە فعالیتەیە گیان خۆش بێمە حدودەن 19 ساڵ فعالیت مەز لە حیتەی تەئاتر و سینەما و سریال و بەرنامەگەر کودک و جنگ شادی وشتە هەرخۆش بیەخوا لە سەرەتاوە چۆن دەستی پێکرد وەڵاهی من لە ئەوەڵەوە لیسانس لایحیات بووم ئیتر نازانم چۆن هاتم بۆ حیتەی بازیگەری خۆی زانێ علاقەم بەیاگە بازیگەری ناو تەئاترا چوون لە تەئاترا شڕۆم چەندێک بوو تەمەنە ئەو وەختە حدودەن یعنی ساڵ 80 ساڵ 1380 شڕۆم بەڵێ ئێلاهیات تەخوێن لە دانشگا علاقەت پێیا کرد باقیەکەی چۆن بوو ڕشتم تەجروبی بوو لە دەگەستانە بعد هاتم دانشگا ڕشتەی ئێلاهیاتم خوان لیسانس ئێلاهیاتم کرد با یەک دەفا علاقەم پەیاگە بە بازیگەری گدەی هاتمە حیتەی تەئاتر و بعد چەند جێژوارە شرکتمان کرد سەرەتا لەکوێوە دەست پێکرد لە شانۆ لەگەڵ کێ بوو ئەوەڵکارت ئەوەڵکاریم تەک ئاغای هوشمەند ڕەزا هوشمەند معنەوی بوو لە هلال ئەحمەرا دەستم پێکرد بە تەئاتر کەم ئەمانگە کۆمەکمی کرد لە چەند جێژوارە شرکت میدا و مەقام ئەوڵ بازیگەریمە هاوارە چون بۆ تۆرێست لە بەما ئیجرامان بۆ خۆزێستان هەتەکەماوە هەرخۆش بیەخوا پس ئەوەڵ کارەکانە دەرەخشان بووی ئەرێ هەر مەقام ئەوڵ ماوە تا ئەوەکە هاتین جێژوارەی خیابانی بوو مەیدانی بوو بە کارگەردانی ئاغای شارۆخە ئەحمەدی بەناو هەژیان کە دوکتۆر قوتبالدین سادقی داوەری بوو و خۆشیە لە بازیدا سکوت بوو تەکەماڵ فەتحیا بوو من دیپلۆمە فتخایدا بە من جایزەتان کرد دوایەوە واردی ئەرسەی بازیگەری لە سینمایا بوون سەبارەت بۆ قسەمان بۆ بکەن وەڵاهی ئەوە لە داوەخانەی شەبانەڕۆزیە گەیەکدانە ڕۆ قسەکەم داوەخانەی شەبانەڕۆزیە ئاغایەک بوو بەناو ئاغای یەزدان پەرست ئیتە خۆشیە لێستان و دیسایەت و فرەخاسە بوو بەرنامە کودک داوەتی لێم کراتوەنەوە حیتەی ستا و سیما یعنی ساڵ 1389 چوومە ناو ستا و سیما بەرنامە کودکم شڕۆ پێکرد بەخاتر سام عروسە گەردان بوون بەڵێ هەم عروسە گەردان بووم هەم تیپگو بووم تەقلی سام دەرهاوە دوایە ساڵ 82 تەخام فەتانەی مرادیە لە ستا و سیما لە رادیۆ بەخش رادیۆ دەکەوەیشە فعالیتم بۆ فرەکومەتی کرد هەرخۆش بیەخوا سەرەتا بنەماڵە چۆن هاتن بەرەو پیریت پیان خۆش بوو کە تۆ بازیگەریت هەڵبژاردە یانە وەکو ئەکسەری خانەوادەکان مخالفی بوون وەڵای چۆن ئێمە بافت سنەتیە خانەوادەمان ئەوە خۆشیان ناهات یاوە دەمە چەسێکی بازیگەری کە بیتە چە ئایندەیەکی هەست ئیتە خۆم چۆن عەلاقەم بوو بە پشکار و ئێرادەی خۆم توانیم بێمەبان و لە چەند سریال تەلەڤیزیۆنی شرکتم کرد هەروەها لە جۆنگەر شادی بۆ مناڵان کارمان کرد و چەندانە فیلم کۆتا ئاغای سایکۆت محەممەدی فەرامەز هادی ئاغای سەید پەیام حوسێنی بە چەند نەفەرتیشن کە ناویان نییە خاترمە کارتان کردە لەگەڵەوانە فیلم کۆتاکان بە فرە کۆمەکمیان کرد یعنی باعث بوون کە من حتا بازیگەی لە پای دووربین فێر بم یاوە چەپکۆ ئێغراق مەکۆ دووربین سینما فەرقە کاتێک دووربین لازمەی ئێغراقە وەرێ لە سینما فەرقەکە بازیگەری پای دووربین سینما ئێغراقامیز نییە درستە چۆن لە تەئاترا سوڵتان سەحنە خۆتی وەرێ لە ناو سینما سوڵتان سەحنە خۆت نیت کارگەردان کە خەتۆ پێ بژی چەپکۆ چەنەکە
ڕاستە فەرمووی هەر خۆش بیەخوا ئەچین بۆ لای فەریماگیان فەریماگیان لە سەرەتاوە هەستی هونەری چۆن لە دڵتە هەڵخۆڵ من دوایەوە کە تەحسەڵات ئەکادمیک دەبیرستانم تەواو کرد ڕشتەکەم کامەڵ شتێک غێرە مرتەبێت بۆ ڕشتە ریاضیاتم خوێن لە دۆران دەبیرستانە و لە دۆران دانشگا 4 ساڵ کارشناسیم ڕشتێ مهندسی بوو لە دانشگا کورسانە فارغ تەحسیل بووم ئەسڵ ڕەبتی بە هونەرنەوە وەلی خۆب هەر لە دۆرانێ ڕاهنمایی دەبیرستان و عەلاقەیەک فرش شەدیدم بە ئەکاسی بوو وەلی خۆب چۆن ئەو مۆقع کە من دانش ئاموز بووم لە شاری خۆمانە هۆرنستانگەل فرە جلوەی خاسێکی پیان نەکرد و یانێ فرە ئەساتیدە خاسیان نەهاورد و مرکزگە لە ئامۆزیشی معتەبەرێکمانەوە نەمتانی بەخاترەوە تەرجەحمدا کە مهندسی بە عنوانی گرایشی ئەسڵی انتخاب بکەم و بعدەن بە شۆن هونەرەکەما بچم بە مەحسەوە کە دۆران دانشگام شڕۆ بوو هەر لە ترم یەکەوە ئەوڵین دووربینیان سند بووم کە یەکێ لە بەهترین خاچەگەل خۆشمە سندنە ئەو دووربینە ئیتر لە تو لە ترمەوەڵی دانشگا شڕۆم کرد بە ئەکاسی تەبیعەتم ئەنجامەدا پۆرترەم ئەنجامەدا و بیشتر کارگەلم بۆ مەسەڵەن دۆسان و ڕفەقەکانم بوو یا مەسەڵەن ئەفرادە خانوادە کەسکەلێکیان ئەکسێکمان لێ بگریسە مەراسمە تەوەلدێکیان بوو یا هەرچێ بعدەن دیم کە فرە علاقەم پیا کردگە بە ئەکاسی تەبلیغات و ئەکاسی کودەک ئەکاسی کودەکم بە سورەتە مختصر ئەنجامدا چۆن شەرایەتی ئیتر بیشتر پێش نەهات بووم و دوایەوە کار ئەکاسی تەبلیغاتم شروع کرد و ئایستا حدودە چەند ماڵێک کەس کە هەمە خەمە تیمە هۆنەریە ژینازە و کارە ئەکاسیان بۆ ئەنجام ئام تا ئیسێشە کە هەمە خەمەتانە هەنووز مەشغوڵ ئەم کارمە هەر خۆش بیەخوا ئەوەڵجار کە هەستت بە هونەر کرد هەستت بە ئەکاسی کرد بنە ماڵە چۆن هاتم بەرەو پیری والله بارە ئەوەڵ بۆچە ئێغراقکەم فرە شاید ئەوە مشتاق نۆن چۆن بلەخەرەیان تۆ ڕشتێک مهندسیت انتخاب کردگە شاید بتانی کارگەلێک بلەخەرە خاستر بێت و هونەر شاید جایگایەکی ئەوە خاص لە خانمانە لە ناو جامعەی خۆمانە نەوێت هەر بە مهندسی ئەمە غەڵەتە واقعا ئەمە شتێک غەڵەت وەلە بە مەحسەوە کە شڕۆم کردیان واقعا ئەستێداد مەس عەلاقە مەس ئەچم بە شۆنیا لە تەرەق سایتکە لێ فرۆ فیلمگە لە فرم دانلۆد دەکرد تواشامە کرد بیشتر مشتاقمەوە بیشتر لە هەر کەسێک حمایەتمیان کرد لەم زەمینە ڕاستە فەرمووی چ باش کە پاڵپشتت بووە ڕووناگیان دوایەوەی کە بنەماڵەکەت وتت کە هەزیان ناکرد بە بازیان چۆن ڕازیانە کرد بەخوا جواب نادەوە ینی خۆم عەلاقەم بوو ئیتر تاوچێکە مخالفەتیشیان گرتە جواب نادەم ئەڕۆشتی هاتوشتێشی چۆین بۆ فیلم گۆتاوشتا مەسەڵەن ناو بەرفا مەسەڵەن بەرفەواریە جاکا بەسیا دوسێ ڕۆژێ من لەو دیاتێکیمان کردووی تر هاتمۆ شەڕی قورس و ئیتر ئاوا ڕازی بوون کەم کەم ئیتر ئەو جواب ناداوە و کولێن ڕازی بوون خەیاب ئیسە هەستە خۆشیانەیە کە تۆ بازیگەری ئەدبین ناو تلویزیۆنایە ئەوەی کە خەڵک خۆشتیان گەرەکە وڵا پیشم چا ساتقانێژم ئەوەدە خۆ بازی خانوادە واسە مثلا اصلا مخالفن حتى هاتك ورزشكاري مشا مخالف بون ده بافت سنتيان متعصب بون يعني خم يكو تنها أمريكا ميدام ده شلا حيتي بازيكايا وشلا حيتي ورزش ئەیسا مەشغوڵ بە چی دڕوناک والله إذا مشغول مع مستوسمة برنامج بيست من گزارانە کەین بەرنامە 20 من ئەرێ وڵا ستاوسیمای کوردستان وازە بەرنامەی 20,000 ینی 20 دانە هەزار تمەنی ئەرێ وڵا 20,000 تەکی 20,000 تمەن وەڵا خۆ ئەمە ئەڵبەت پێکەنی نییە بەڕاستی مۆسحێکە ئەمشتا لە ساڵ هەشتاوە سابقەت هەیە خەریکە کارەکەی ئەبەدە لە ستاوسیمای کوردستان لە ساڵ 89 ساڵ 82 لە رادیۆ کودەک ئابووم حدودەن 2 ساڵ رادیۆش کارەکرد بەڵێ رادیۆ کودەک ئابووم بەنامە کودەکیان مثلا هاوکایی مگەتێک خانم مۆرادیە بعد وتیان تر لازممان نییە تا هێکوونەکەی ئاواز بوو وتی لازم نییەوە پێنوتم باشە بانجاها جۆ خۆتان ڕازیۆنەکە حەزەکە نهینە خەمەتدانە حەزیش ناگەین نەخەمەتدانە ساڵ هەشتان ئەو ئاغای ئێستان بەرز دوارە ئاورمیۆنا ستاوسیمە ئیتر ئەوە بوو کە تایسە فعالیت مەزوە 13 ساڵ خەمەتم نەبیمەم ڕۆژێ 20,000شم بیان بەداخۆ نەبیمەیەک تێوە نە هیچێ بەنامەی 20,000 من بێ دەی خۆ ئەگەر لە شرایطەکە ڕازینی کار مەکە بە نەزەر منەوەی کە کار نەکەی بەهات مشکلات فرێش دێت فرێست بیکاری فرێست دوایە ناتەین کارنەکەی مەزان من خۆم چۆن ئەنیژی دەرونیم فرێست کارنەکەم شێتەوە بیشتر بە خاطر عشقێکە شانۆ و سینەما هەتانە
زۆرتر لەبەرەوە عشقیانە بە مادیەت بیر ناکەنەوە چونکە ئەگەر بە مادیەت بیرتان کردایەوە ئەم ماوە ئەسڵەن ناچوون ماوەی 20 ساڵ عمرێکە کەم نییە. فەریمە گیان ئەیسە مەشغوڵ بە چیت بتت کە لەگەڵ تیمە هۆنەری خەریکە کارەکەی سەبارەت بەوە تەوزیحمان بۆ بە کین چۆناوچۆنە کارەکەتان لەسەر چی؟ تیمە هۆنەری لە 3 دانە خانم ئێستا من حەدم نییەوە لە ئەو دوودانە خاتونەکەیتر هەتیان هۆنەرمەندن لە زمینەی تەڕاحی و خەیاتیا کار دەستاز ئەنجام ئاین ئەوە من کارە ئەکاسیەکان بۆ ئەنجامامە مدیر بەرنامە و ئەدمینە پێیجگەلێ مەجازی کە هەستیان هەم لە حاڵە حازرا پێیجەکەی ئێمە کارگەلێ سەنایە دەستی دەساز لە چێوە مەکرومە بافی کیسەگەل پارچەی و باتەوەجۆ بەم شرایەتە کۆرۆنا ڤیرروسە کۆرۆنا کە پێش هاتکە ماسک تۆلی دەکەین ماسکەکانیشمان کامڵەن ماسکەلێکن کە دەستازن هەم لە مەرحەلەی دووختە هەم لە مەرحەلەی کە کارە تەڕاحی و نەقاشەکە ئەنجامە کردگە دەفە من لەوە کە ئەم مەجموعە تیم هۆنەریمە انتخاب کرد بە خاطرەوە بوو کە هەنە زمینێ پارێزگای ژینە و زندگیە و تەبیعەت سۆزەڵانی زندگی ئینسانەکان ژینگە پارێزن حیوانات فرە بۆمان مهمە و باتەوەجۆ بەوە کە ئەماندی زندگی ئیمڕۆژەی تووە ئینسانەکان تحتە تاسیرە استفادەی بێش ئەز هەت لە پلاستیکە ئیسە چ بە سوورەتی ماسک بچ بە سوورەتی ظروف یەکبار مەصرف بێت بە خاترمە سایمان کرد کە کیسەگە لە پارچەی دەستاز تۆلید بکەین و ماسکەر کە کەمێک بە نۆبەی خۆمان وەزیفەی ئینسانی خۆمانمان لەبان ئەم کۆرەی زەوینۆ ئەنجام داوێت و بتانین قەدەمێک هەڵگرین بۆ ئەوە کە محیط زیست بیشتر محافزت بکەین و هەدەفی ئەسلیە مەجموعەکەم حمایەت لە خانمگەلێ سەرپەرستە خانەوار بوو چۆن ئێمە تیمە هۆنەریەکە ئێمە خەریکە بەرەوسەمتێک کارافەرینی ئەچێت و ئەم کارافەرینە بۆ ئەفرادی سەرپەرستە خانەوارە ئایسا حدودەن 3 نەفەری نەهایەتەن 1 نەفەرتر کە کارگەلە غێرە مستەقیم ئەنجام بات ولا تا چەندمانە ئایندە قرار لە ئەفرادی سەرپەرستە خانەوار ئستفادەکەن چ لە زمینێ دووختا چ لە زمینێ تەڕاحیە و ئەمە فرە حس خۆشیێکی هەست کە ئەتانین دەستی 1 نەفەر بگرین لە بێکاری خارجی کەین بتانین موقعیەتی مادی و معنەوی فرە خاصی بۆ ئیجادکەن چون ئێمە خۆمان ئەفرادێکین جوانین شادە لە حازم مادی و معنەوی و حمایەتێک ئانچنان نەوێت لە پسەرمانەوە بێکاری واقعاً ئەزیەتمانی کردوێت بە خاترم خۆمان دەست بەکار بووین و فرە خۆشحاڵ بووین کە کومەکەین دەست خانمگەل ئاغاگەلێک بگرین و بتانین پێکەنین بینەبان لێویانە بەڕاستی کارەکەتان شەریفە دەستان خۆش ڕووناک زۆرتر بە چ شخصیتێکە ئۆتناسن خەڵک وڵای ناو خەڵقا بە ناو شۆرەنگیز شۆرەنگیزت ناسن مەسەن لە خیابانە ڕۆی چیت پێژن مثلا هێژن لەوازما ڕایشەکەی شۆرەنگیز لە ماڵا جێماگە یا هێژن هۆش خۆتاندان بێ کۆشەکان کەنە ڕەحمە لە باوکتان کۆشەکان کەنە پاتان شۆرەنگیز حاڵی خراوە ینی ئەتناسنەوە لە خیابان بۆ نەخشەوە لە دڵی خەڵکە خۆت جێ کردو بۆ نەخشە بەڵێ نازانم خۆشیانات کە لەو کاری کێ بوو؟ نمایشە خانگی بوو بە ناو جادەی خۆشبەختی بە کارگەردانی ئاغای کەیوانی مەجیدی تە گرۆ خەمڕاوێنە ئەم کارمانە دەست پێ کرد هەر خۆش بنیاخوا سەختترین تەجروبەی کاریتان چی بووە؟ وەڵا سەختترین تەجروبەی کاریم هەرەوە بوو کە لەوە زمسانە بوو فیلمی کۆتا بوو لە تیگەرانە باید فرە سەخمان پێگوزەریە بە فرواری ڕێگەکەی بەست ئێمە دوێنێ ئەو شەوە نێنەماینەوە ئیتر ناو مزگەوتی شاجێمانیان ناکردەوە بخایان خاموش کردو ئێوە ئێمە بازیگە ڕێگە ناین کەمێ متعسب بوون لە مزگەوت؟ بەڵێ تیگەران ئیتر نازانام فیلمەکەم نەبێ و چوەسە وەڵا فیلم کۆتایەک بوو فکرەکەم نەدام نای بەخصوص ناومەرە یانوت ئێمە بازیگە ڕێگە ناین بڕن مزگەتی شاخۆفێن ئێمە بخاریەکە ڕۆشن ناکەین واینەوە حتا ئەوە ڕێگە بەسیەوە نیانەتانی بڕن ئازووقە و مەواد غەزایی لە شارە پێرن بۆمان ئەو شەوە ئەو ڕۆژە فرە تەڵخ بوومان بەسیک پرسیە و تاسوب حایمە باینەوەڵەوە بە سلامەت گەیشتنە شار خۆتان؟ ئەرێ ئیتر جا باز بوو ئیتر فرە سەخت و یانێ بە نەزەر من فیلم دروستکردن سەختترین کارە بۆ بازیکرد فەرمایگیان ئیسە لەگەڵ گروە کارەکەی ئیدۆلۆژی جوانیان هەیە بیر و باوەڕی جوانیان هەیە و ڕسالەتە گەورەتان گرتە بەر ئەوەی کە لە زمینەی تەوانمەندسازی خاتونهای خۆت سەرپەرست فعالیەتکەن هەستێکی خۆشتەیە کە ئەکاسی هۆنەریەکەی خۆب ئەکاسە توانێت هەم ئەکاسی لە تەبیعەتکە لە سروشتەکەی خۆیکە لە شانۆکە یا لە هەر شتێکی تۆ بەم کاری خۆت هەستە خۆشتەیە
قەتعاً کلەن من هوەرم بە خاطرەوە انتخاب کرد چۆن فوق‌العادە ئارامشم پێات، یعنی ئارامشێک من علاقەم بە ڕشتەی تەحسەڵاتی دانشگام بوو، وەلا خۆ ئارامشێکی هوەرێکدا بە من تەک هیچ شتێکرا حازر نۆم ئەوەزیکەم و مەخسوسنەوەکێ کارێکە تەک ئەم تیم هوەریە ئەنجامی ئەم و ئەزانم چه هەدەف خێرێک هاپشتیەوە چه هەدەفکە لە بەقۆڵە معروفەجن سۆز هاپشتیەوە بە زندگی خەریکە فکرەکاتەوە فرەتر حس ئارامش و حس خۆشم پێات و باعثەوەی کە بیشتر تەلاشکەم بۆ کارەکەم و بیشتر ڕاغب بم لەم کارە. هەر خۆش بێخوا ئەگەر بتەوێت ئەکاسیمان بۆ تەشبیهکەی بە شتێک چه هەستێکی پێیا بۆمان تەشبیهکە؟ من هەمیشە وتکمان ئەکاسی ڕۆحێکە لە جسمە ئەو شەخصە کە جیا لە دووچاوێکە خۆت هەسەوە ئەوی شتێکە بۆ زەبتەکە شتێکە بۆ سەبتەکە کە شتگەلێکە حتا شاید چاوێ من چاوێت تەبەئی خۆم نەتانێ ئەو شتە سەبتکە وەلی زرافەتێکە تۆ بۆ دووربینە ئەو شتە سەبتەکە بعدها ئیسە شاید چەند ڕۆژ بێت چەند ساڵ بێت تواشایەکە سەبتە خاطرێ خۆشێکەکە بۆ یەک نەفەر یا زەحمەتی یەک نەفەر کارە تەبلیغاتی وەختە ئەنجامای تۆ خەریکی لە زەحمەتی تیمێک لە زەحمەتی یەک نەفەر خەریکی ئاکاسێکە فرە حس خۆشێکیش چون بە نۆبە خۆم ئەحساسەکەم خەریکم لۆ یەک نەفەرە لۆ تیمە خەریکم حمایەتەکەم بە هەر حاڵەشە من عکسەکەم جۆرێک بێت کە وەختێ بە نمایشدای ئەنەن بتانە مخاتب جەزب بکات وەگە نەگەر ئاکاسێک عادی بێ شاید نامخاتەبەکانیش فرە کەمەوە کاتەوە هەرەوە کە ئەتانم حمایەتیان کەم کومەکیان فرە حس خۆشێکم پێات. زۆر ڕاستە دەست خۆش بێ ڕووناگیان ئەگەر بگەڕیتەوە بۆ ڕابردوو سەرەتاکە ئەم ڕشتت دەست پێ کرد ینی بازیگەریت دەست پێ بکرد دووبارە هەرەمە هەڵبژێریتەوە باوجودی تەواوی سەختی و بێدەرامەدیەکەی؟ بەڵام هەر کەسی علاقی کەسی بە نەزەر من چۆن من هەر علاقەمە زۆر بازیگەریەوە فرە کەسوتیگیان کۆی ئەم ڕێگە بدەێت تۆ ناخوا بڕۆ بۆ خۆ سەر و سامان بگرە و خەریک مناڵداییت بە و فرە کەسوتیگیانە بەڵێ وەرێ من بە هەر ئەحساسەکەم ئەگەر بازیگەرینەکەم یانی چ کودەک چ سریال تەنز چ فیلم تەخلیە ڕۆحی ڕەوانی ناوم و من بە خەڵک ئەوانەوە علاقەیان زۆر بازیگەری بە نەزەر من بازیگەریشە لە تەعات ڕۆژڕۆکەن یان بە نەزەر خۆم چۆن نەژێتێک ئوسول و قەواید و قەوانین بازیگەری ئاشنایی پێیاکەن تا بتوانن مەسەڵەن نێژێ ئەرەستوو لە زمانێک گایەوت ئابنیامەژێ تەعزیب نەفسی بێ تا بتوانێەوە حساسە کاتارسیسی بێژن بۆ مخاتب کاتارسیس دروست بکات تەزکیەی نەفس تەزکیەی ڕۆحی ڕەوانی بە مخاتب ئێڵقاکە چۆن تا خۆدەوە شەخصە خۆی پاکنەوی ناتوانێت ئەو ئیحساسە لە چ لە سەحنەی لە پەردەی سینەما چ لە ناو تەعاترا یا شانۆ چ ناو سریالگەرە بە مخاتب ناتوانێت ئێڵقایکە و مخاتب هیچ وەخت لەو شەخصیەتە لەو کاراکتەرە خۆشی نای ژێ حتمما ئەو شەخصە حتمما ناو ئوسول و قەواید و قەوانین بازیگەری بزانێت پات بێتە ناو سریال و تەنز و فیلم و ئیستا واقعاً بازیگەری ئایسە من خۆمیش بە بازیگەر نازانم و تەشەکورتانەکەم کە منتان هاوارێزە ناوم بەرنامە. سپاس بۆ تۆ ڕووناکیان کە تەشریفت هێنا. ڕووناک دەرۆ بە وەختی بە دوورە ڕوانی جامعە ئایا هەندەرە بۆ تۆ یا زیاتر مانەیەکە بۆت بە ئەنوان خاتوونێکی بازیگەر؟ ئەم شارەکە ئێمە قایامان کردیا و تاوجەیە کە من لە فیلمێکە جەدیدەن شرکەتم کردکە ئەحساسەکەم جامعە مانەیەکە بۆ پیشڕەفتە بازیگەریم چۆن یەکسری بنیانگەر تێنە ناو ئەبەتی یەکسری نام منجورم تواو خەڵق نییە سریک بنیام تێنە ناو هێدەی بازیگەری ئەزن بنیام دڵسەر دەکەنەوە بیشتر هەم بە شۆن چتگەرە بە سوێتێکە ناو بازیگەریە خۆتە ستانیسلاڤسکیژی کە لە حیتەی بازیگەریە ئێوە ژنوپیان مەترەح نییە گشتان ئینسان بەڵێ گشتان ئینسانێکن وەوە باعثەوەی کە ئێمە لە تەعەسوبات دوورۆکاتەوە ڕاحەت ئەحساسات خۆمان لە حینەوە کە ئەو کارگەردانە ژێ ئاوا ئەحساسێکۆ بێ ئێمە ئێڵقاکەین بە مخاتب وەی سری بنیانگەر تێنە ناو حیتەی بازیگەریە بدونە شناخت لە مەسەن قەواید و قەوانین بازیگەری مانە ئەحساسە و بازیگەراون یعنی جۆرێ ڕەفتارەکەن جۆرێ بەرداشتەکەن ناتوانین ئێرتباط بەرقەرارکەی لەگەڵیانە ناتوانین ئێرتباط بەرقەرار. ڕاستە دەست خۆش بێ. بە عنوانی خاتوونێکی ئەکاس فەریماگیان زیاتر جامعە مانەتە یا هاندەرتە؟
قطعا نه فقط بە عنوانە من کە کارە ئەکاسی ئەنجامام کلەن بە عنوانە هەر خاتونێکە کارە هۆنەری ئەنجام بات و فعالیەتێک مستەقلی بێ کە بتانە لەبان پای خۆیەوە بێسێت خۆی بۆ خۆی تێکێگاهێ بێت جامعەی ئیمڕۆژی ئێمە متەئسفانە مانعەکە و خۆدە ئینسانە کە ئەشێ کارێکا کە ئەومانە ئەبوو نەفرە لەبانێت تەسیر دانەنێ وەگەنە نەتەنها بۆ من نەتەنها بۆ خاتون ڕووناک بۆ ئەکسەر خاتونەکان کە کارێک هۆنەری ئەنجامئان جامعەی ئێمە شیوەی واساوە جامعەی ئێمە وا بارهاتکە و وا خەریکە ئەچێتە بەرە متەئسفانە کە مانعەکە بۆ خانمەکان حمایەتە کەم ئەکرگێت فرە باوەڕیان یانیەوە ئەگەر وە دیدگای هێت جنسیەتی تواشاکەن جنسیەت زەدە یانەست یانەگە قەرار بێت لە کارێکە هۆنەری بێت کارگەلێکتر بێت فەرق ناکە لەبینە ئاغا و خانمە انتخابکەن قەتعاً پیاگەل جامایمە بە قودرەتمەندترش ناسن وە لە خۆ بەمە خانممان هەست کە شاید بە تەنهایی خۆی بتانێت خانوادەی گەورە بژینێت کە خانوادە گەورە بواتە ڕێگەوە کارێک چەندین و چەند دقیقاً واسەوە ئەمە متەسفانە دیدگای بوو کە قەبلەن هەستمان وەلێ چۆن خۆدێ مشکل هەر لە خۆمانی شۆ بیشتر دروستە جاماکە مشکل وە لە جاماکە هەر لە خۆدە خانمگەل خەریکە تەشکیلە ئەشە خۆمان تەلاشکەن کەم دیدگاه ئەوەستکەن کە جامای بۆمان مانع نەبێت و ئەگەر مانعە بیسین لە ڕوویە ئەشێ گوستاخانە تەکیا بەرخۆردکەن چونکە قەرار بێت سەرت تازیم بە قۆڵ فارسەکان فرود بین لە مقابڵیا ئەسڵ ناتوانین موفق بین ناکارمانەوە فرێش ئاسی ببینین. زۆر ڕاستە دەست و چاوت خۆش بێ ڕووناک بووە لە فیلمیا تەئاترێک پەشیمانە بوو بێتەوە کایت کرد بێ ئەیوەڵا تەجربەی وات بووە مەسەڵەن وتیانە نەخشی خاص و پیان کاراکتەرێ خاص و پیان قەرادادیان بەسکا سن چوو مەسەناوە فیلمە نا ئەو نەخشەوە کە باب دڵخۆم بووە نەوە ئیتر زەدە بووم و بارها بووە کە فیلمەکەم جێ هیشکە وامە بوو سەپارێزەوە کە فرێک لە تەهیەکنندەکان یا کارگەردانەکان بژنم شخصە بێتێتم فیلمە ناخوا چون من واقعا داوەڵ وتیکیانە و کاراکتێرتە هەست ئەو نەخشە خاستە هەست وەی چۆنیاندا پێمەوە باب دڵخۆمنەوەگە ئیتر لەو فیلمە زەدە بووم هاتیمە زەدەرەوە مەیوس بووی وەختێککە مەیوس بووی چۆن خۆت هەنداتۆ دووبارە کارکەیتەوە چازانام علاقە و ئێرادە و ئەوانە باعث بووە تەخلیە ڕەوانی ناوام وەختێ بازیم نەکردای نەخشم ئیفانەگەدای تەخلی ڕەوانیم ناوام یعنی واژشم گردای تەخلێ ناوام بە نەزەر من تەئاتر یا بازیگەری ناو فیلمە بە بنیام نۆعێ لە لەحاز ڕەوانی و تەخلیاوێ یعنی ئەو شتێک مەزەن مشکڵاتی بێ مثلا بیماری ئەفسۆدگی بێ هاچێکی بێ خۆت بە خۆت تەخلیاوێ مثلا چۆن علاقە دەسواقەت هەشمانە تا دەرمانیمان هەیە لەو ئەرسەیە فرەما ئەسەرەوەرێ منێکی خۆم خۆ هەلێرە ئۆزەخایەکەم لە بازێ لە تەهیەکنندەکان و کارگەردانەکان کە فیلمەکانیانم جێشکە و تەئاترم چۆن ئەو نەخشەی کە بابەت دڵخۆم بووە ئەوە مەسەن قەولی شتێتریان دەگە متەئسفانە دیگما لە حینکارە ئەو شتە نەوگە بابەت دڵخۆمنەوە ئەو فیلمە وێڵ کردە و بە شەڕوت بعدەوە شەڕ و داوایش مەکرد درستە فەریماگیان بووە کە تایسە مەیوسوی شەڵا قەت لە ژیانتانە مەیوس نەبن قەتعاً بووگە بلەخەرە کارێکمان ئەنجام داگا ئیسە بۆ ئەکاسیک تەبلیغاتی بووگە ئەو جۆرە کە مەشای ئەسان بە بەحسێ مادیەکەی مەدەنەزەرم نییە چون کەسێکی هۆنەر انتخابەکە بیشتر لە لەحازە ئەو جۆرەکە خاتونتان لە لەحازە ئارامشە ڕەوانیەکەی انتخابیەکە فرۆقە لە لەحازە معنەویشۆ ئەو جۆرەکە ئەشە قەدرۆ بزانە قەدریان نەزانی گۆ بلەخەرە هەسە مەیوسی پێت دەستی داگە یاوە کە بە تۆ ئەنێرجۆ بۆ پرۆژێک چوگیت بلەخەرە تەبیزگە لە قایل بووگە ئیسا بلەخەرە کەسێک ئاشنا بووگە جایگۆزینیان کردگە لە وەسەتە کارەکە خۆ بەم شتکە لە واقعەن مەیوسی تێرەوە نا هەرچی کارم شتە مەیوسیە پێشتێت بەداخۆ چۆن خۆت هەنداتۆ بگەڕیتەوە خۆ بە ئارزوگەلێکە هەسم بە ئاواتگەلێکە هەسم لە ئایەندا بەوەکە چەند ساڵە خەریکم زەحمەتێکیشم چۆن من حەدم نییە من ئایستا شاید ئەکاسێک فرە ئاماتۆر و مبتەدی بووم و هامە هەنووز ئەوە ڕێگە بەوەکە گەرەکمە بە چ پلێک بگەم لە زندگی مافکرەکەمەوە هەمیشە سایم کردگە و مایوسیە مەقتەعی بێت و فرە زووتر فەرامۆشیکەم و ڕێگەکەی خۆمەدامە بە ئینشەڵا قەت مایوس نەبی ڕووناگیان بووە هەستکەی ئەگەر پیاو بوایەتی لە ئەرسەی بازیگەریە زووتر کارەکانە جێبەجێ بوو قەتعەنەگەر پیاوان فرێتی پیشرەفت مەگەر وایبینی تۆ بەڵێ چۆن مەمانەعاتێکم ناو خانەوادە ناو جامەعە باید بەنظم فرە ڕێگە باستر بووەگە پیاک وای وا هەستەکرد
تۆ چۆن هەستەکەی بووە و هەستت بێ کە گەر پیاو بایەتی لە ئەرسەی ئەکاسیەکە تا زیاتر سەرەکەوتی ینی جاما ئەو جبرەی بووە بەسەرتان قەتعاً بووگیە وەلا خۆب هیچ وەخت ئەمە نەهاتێکە زێهنم کە بێژم کاش کوڕ بواتم کاش پیاک بواتم کە ئایسا مشکلاتمە نەبێت قەتعاً ئەسڵن شتێکوان نەهات کە ناو زێهنم چۆن هەمیشە ئەحساسم کردگە ئەو جزئیاتە کە من بە دووربینەکە من گەرچی ئێمە واقعاً ئاغاگەلێک ئەکاس ئەساتیدێ فرە مەترەحمان هەر ناو جامەی کوردەواری خۆمانە واقعاً ئەفرادێک مەترەحمان هەر خۆ ئاغای مواسلیمی کە من ئەسڵ شاگردە خەمەت ئەوان بووم لە ئەوانۆ ئەکاسی بە سوورەتی جدی فێر بووم ولی خۆ بەحساس کەم جزئیاتێکی شاید منێ خانم بیبینە بۆ لەتافەتە و ڕەن بۆ مهمە شاید بۆ ئاغەیەک مهمە یعنی نەکە مهم نەبێت دقەتی پێ ناکەن ولی خۆب ئەرێ هەمیشە بۆ فکرم کردگە سفرە مۆقعیتکە کاری پێشات کە وەختی دیگمە کە مەسەڵەن ئەو تەفاوتە هەست مەسەڵەن وتمە شاید ئەگەر من ئایسا ئاغەیەک بواتم بمتانیە بە ئەنازێ ئەو یەک نەفەرە موافق بواتم هەمیشەم شتە ناو زەحما بووگە ولی هیچ وەخت حەزم نەکردگە کە ئاغەیەک بم و لە خۆم و جنسە خۆم واقعاً خۆشحاڵم خواستت هزار مرتبە شکر فەری ماهگیان فکرەکە تۆ خشونەت نسبەت بە ژنانی ئێمە دژ بە ژنانی ئێمە لە ڕابردووە تا ئێستا ئایا کەم بووە تۆ یا زۆر بووە تۆ کەم نەوەگە نوعاکێ فەرقی کردگە مەخسوسەن تێ چەند ساڵە ئەخیر فرە خشونەتگە لە خانگیمان دیگە ژنە فتگمانە لە نزیک و لەم سماگرگە شاید ئازیسین کەسکەلمان دەرگیری بن شاید دۆستکە ڕفێق یا هەتا ئەفرادێ دوور دەرگیرە ئەم خشونەتە بن خشونەت کەمە نۆگە فقط نوعەکەی تاغیری کردگە خۆب شاید قبلەن حاڵەتی مرد سالاری بیشتر بوو و بیشتر ئەمەیانە جلوە ئەدا کە ئەرێ مەسەڵ ناو ماڵەکە یان دەرێ باوک ماڵەکە فقط قساکە یا ناو ماڵێکە فقط ێژن کوڕەکەتانێ ئەسڵن بە خاترەمە کل مەخسوسن متەسفانە ناجامەی کوردەواری خۆمانە ئشقۆلاقە لەبانەوە بوو کە خانوادێک مناڵێکە یان بیت کوڕ بێت خۆب ئایسە شاید ئەو چتە بە نەحوێ تاغیری کردوێت وەلا خۆب لە حاڵە پیشرەفتێ بەرەو خاصبوو نانین کە ئەم زەهنیەتە تاغیرکە فقط نوع خشونەتەکە ئەزان چۆنە من هەمیشەم قساکەم ێژم خشونەت فقط ئەوە نییە کە ژن بنرگێتە ژێر شەقولەقە بە کەمەربەند وەک جاران کە ئەیاندا ژێر چاویانە دقیقاً پزیشک قانونی کۆلەن مدەتێک کاریەوە بوو کە بێت ئەم مەدارەکە لە بەڕستیکە کە بۆچە ئاغەیەک باوکێک برایك داگە لە خۆشکەکەی داگە لە دایکی داگە لە بلەخەرە خانمێک ئایسە نوواکە فەرقی کردگە هەرەوە کە بەعزێ خانمگەن متەئسفانە ئیژەم مشکل هەڵە دەرون خۆشمانشە کومەک خۆماکەین ئەو نە ئێتماد بە نەفسمان کەمەوە بووگەسەوە کە ماتڵین بزانین کە ئەشێ چۆن قیافێ خۆمان مەسەڵەن خاستکەین چۆن قسەکەین چه فعالیتێکمان بێ کە جنسە مخالفە مزەکر خۆشی بێ لە من ئەوە خشونەت عەلەیه من بەخاتر چە ئاغای کە مەسەڵەن من ناو محیتە کاریا ئەیبینم خۆ ڕاحەت قسەی خۆیەکە خۆی معەزەب ناکە و ئێژە من هەرم جۆرمە شاید هاوکار خانمەکە من با بە مەیلی بم لە جایگای هاوکارە شایدیش ناومە لە خانمێک ئەوونە کە ئەم تەعەسوبگەلە و معەزەب بوونگە لە هەست ئەمانە خۆی نوع خشونەتە قەرانیە ئێژم هەمیشە خشونەت دقیقاً ژێر چاوی ڕەش بێ هەرەوە کە ئەم ئەعتماد بە نەفسە لە خاتونگەڵی من سەنیاگە کە تۆ ئەشێ ئەم کارەکە ئەو کارەکە کە تەحسینۆکان هەرەمە خۆی نوع خشونەتەوە متەئسفانە ڕۆژ بە ڕۆژ چۆن ئەعتماد بە نەفسە جامعە خەریکە تێتە خوارە مەخسوسەن سنگە لە خوار و سنگە لە جوان ئەم خشونەتە خەریکە فرەترەوێت بەداخۆ قسەکانت جوان بوو ڕووناکی نازەنین تۆ سەبارەت بەوە چی بیرەکەی تۆ خشونەت دژ بە ژنانی ئێمە کەم بووە تۆ یا زۆر بووە تۆ والله بێژم جا خۆ خشونەت هەر بۆ تا بووە سەر بنیا خۆ زەمان قەیم کە خشونەت نسبەت بە ژنەکان فرەتر بووە وەریسا خۆ بیتە جامە خەریکە متەرەقیێتەوە پیشرەفت دەکات بەرەها لە خانوادەی من کە خشونەت ناوێنم بۆ خانوادەی تریشەوە خۆ بعضی مشکلات لە جامعەیشە مشکلات فرە هەست خۆ بەرهاڵ یا ئاغاکە ناتوانێ توانایی نییە مەسەڵەن نییە بایا بڕێ کارکە خۆت بخۆت عەسابی وردەوێ بە جۆرێکی بیڕژنێ بە من خانوادەیە ڕژنێ بە من ئەترافیانەوە پێکاری هۆیداکە ناو جامعە ئەنیا خۆ کەس بە نەزەر من بنیا هیچ بنیامە حەز ناکا خشونەتی بێ حتما یا کەمبوتی کێس یا مەسائل و مشکلاتی اقتصادی بێکاری یا تاوایەمانە باعسی خشونەت دەبێ بە خشونەت هەر هەیە بە نەزەرت کەمەوە بووە وەرە خۆب ئیسە مەسەڵەن جاماگە حالا حیتەی بێکاریە و مەسەڵەن ئەو شتێک نییە مەسەڵەن ئاغێک هەست مەسەڵەن ژێ ئەو شتە حەزەکە بۆ خانوادەوێ وەری
ئەزانی نییە فراهم نییە ناو جامە فراهم نییە بووی دەرنەتیجە خۆ باعث عەسەبانیەتیەوێ باعث خۆشونەتیەوێ. دەست خۆش بێ فەریما ئێمە خەریکە دەورانی نەوزاییمان تەیەکەین ینی دەبینی سنت و مۆدرنیتی نزیک بوونێتەوە بە مۆدرنیتە تۆ فکرەکەی تۆ ئایا مەسیرە دروست هاتین و چەندێک پیشرفتمان کردە؟ خب ئەوە کە پیشرفتکەین بالاخره بگەینە هەرداقل پلێک دوو پلەبانتر ئەگەر لە لەحاز جامعە کوردەواری خۆمانەوە بژین بە شاگەل فارس نشین کە شاید کەمی پیشرفتەتر بن بە خاطرە سەنعەتی بوونیان نزیکۆ بین یانە لە لەحازە کشوەرمانەوە بێژی بە کشوەرگەلێکە یەک دوو پلە لە ئێمە بانتر نزیکۆ بین شاید لە حاڵە پیشرفتا بین وەلا خۆب متاسفانە چۆن ئەونا زمینە فراهم نۆگە ئێژین نا هەر جامعەیەکە جوانەتانێ ئەو جامعە پیشرفت بات وەلا ئەوە کە زمینە فراهم نۆگە بۆ جوانەکانمان ئەمە باعث بووگە کە ئەم پیشرفتە حاڵەتی دەرجا با لێ فرە دێر خەریکە پیشرفتەکە لە حاڵکە کە ئێمە لە هەر زمینەیەکە بێژین ئەسڵ ناو خۆدێ شارێ سنە ناو شارەکان ئەستا قز بانە بووکان مەهابات یەک ئاڵەمەش هونەرمەندبان بێ بازیگەرمان بێ کەسگەلە کە تەعات کارەکەن کارگەلێ دەست ئەنجامانسا ئایسێمە لە منتەقەی هۆرامانە سەنایە دەستی کە خانمگە لە ئەو منتەقە دروستیەکان ئەسڵ بێنەزیرە شتێکە کە وەختە تۆ ئەیبینی ئەسڵ ئەو حسە خۆشە ئەو زندگی کە ها ناویە ئەو پیچێک دیگە کە ها ناویە ولا لە عینە حاڵە شاید بە ئەوان بە سادەترین چت بێت کە خەریکن ئەنجامیان لە جێگەکتران نییە وەلێ هەر ئەمە کە ئیجازە نادرگێ حمایەت ناکرگە کە جوانگەل بالاخرە کارێکیان بۆ دروست بێ کارافەرینیک شکل بگرێ و متەسفانە فرێک حمایەتی ئۆرگانگە دەوڵەتی بووگە بەسەر ئنجیۆگەل و مؤسساتە ئایسا ئێمە خۆمان ناوتیمە هونەریە کە هەسمان متەسفانە هەر کامان کارێک ئەنجام ئاین وەلێ ئێمە یەکدانە مەکانی سابتمانیە کە گشتمان بە دۆر یەکا جەمەوە بینەوە بە ئتمینانە خاترۆ بە ئارامشێک و بە دۆر یەکا کارکەین ئیسێمە خۆب ئەتانی ناو ئۆتاقی دوو دەردووی شابێکاک وەل هەرەوەکە مەکانی سابتمان بێ بۆ کارگای پێوە دقیقاً وەختی ئیقدامەکە لە تەریقی هۆزە هونەریۆ بێ لە تەرەقی ئێرشاد ئیسلامیۆ بێ یا لە تەقی باقی ئۆرگانگەلەوە ئێژن خۆب ئێواشێ تەبدیلیکەن بە NGO یا مؤسسە وەمە باعث بووگە ئەکسەرێ کارم بەسەر بودجەگە لە خصوصیۆنەوە لە بودجەگە لە دەوڵەتی فرەتریقی کە زوو مەکاتەبان مؤسسات و ئینجۆ هەرمە باعثە کە کەسکەلتر کە بۆ خۆیان کارەکان واقع ناینە چاوە وەمە باعثەوێ فرە دێر ئەم پیشرفتە مەسەڵ ئەم مۆدرنیتە شکل بگرێ وەلێ مەسەڵ شار لە کشوەرگەلێ هاوسامانە لە کشوەرگەلێکا کە ئەسڵ جوانەکانیانی شاد بە ئەنازێمە ئێستایدادیانەوێ وەلە ئەوەکە ئەیتماد بە نەفسیان پێدرگە ئەوەکە باوەڕیان پێدرگە ئەتقادەکانیان قبولەکان باعث بووگە بیشتر لە ئێمە پیشرفتەوە متەسفانە ئەو مشکلمانە هەسێمە ناوجامان زۆر ڕاستە تەوزیحەکانە زۆر کامل بوو من ئەچمە بۆ لای ڕووناگیان بەس سەرێکی مناسب بۆ ژنانی ئێمە فەراهەمە بۆ کارکردنیان لەحاز بازیگەریەوە نا ژنانی شاغڵی ئێمە ئایا بەسەر بۆ ژنان فەراهەمە کە بەڕاحەتی بە ئاسایش لەناو ئیجتیماع کارکەن تا جێگە شاید بەستەیان فراهم کردێ وەرە وەختێ بودجە نییە چە بکەن ئەوە ئەبینی ڕشتەکەی گەورەترین معزەلی ژنانی ئێمە ژنانی بازیگەر و هۆنەرمەندە کولەن ژن ئایسە گەورەترین معزەلی چییە؟ خۆم بەهای پێنان یعنی لە جامعەی ئێرانە بەهای پێنان مثلەن ژن مەسەڵەن بە توانایی نییە زعفی هەست زایفە هەست ئەو حاڵەتی هەست ئەو مەسەڵەن ئەو واژەگەرە ئیسفاداکەن بژم بەرحاڵ بژم چا ئسپانسریشی مەسەڵەن بۆ کارگەر هونەری ئسپانسر بودجە نان ئسپانسریان نییە مەسەڵەن خۆمان ئێستا ناو سازمانی ناوم ناو ئۆرگانی ناوم وای مەسەڵەن پێشادێژن ئسپانسەرتان کریاگە کەسێک هەست ئسپانسەرتانکەن لە سوێتێک ئەمە مەسەڵەن مەجموعەی تەنج دروستەکەین خەڵق بینەکەنین ئایا ئسپانسری گەرەکە ئایا خودە ئەو سازمانە ناوێ مەسەڵەن بەها بەو گروپ هونەرمەندە ژێ متاسفانە بەهانە گەورەترین معزەلی ژنانی ئێمە چییە بینی فەریماگیان؟ یەک کەلمەس وەلێ شایبتانم 20 بار تکراری کەمەوە ئەوە کە ئەم کەلمە ئەیمەگەل ئەزیەتەکە تەبعیز واقعەم تەبعیزە فشارە ڕۆحی و ڕەوانی ئەسڵەن کارم بەسەر بەحسە ئیسەکە بەحسە مادیەکەی پێشهات نییە وەلە خۆب ئەم تەبعیزە لە لەحازە ڕەوانی و لە لەحازە ڕۆحی و فرە خەریکە خانمگەل عەزابات یانێ واقعان ڕۆژ بە ڕۆژیش فرەتر ئەبێتەوە بە خاترەوە کە ئێژەم ئێمە ناتوانین بێژین مشکل لە جامعەی مزەکەرمانە نا مشکل لە خۆمانە خۆمانەشە کومەک خۆمانگەن خۆمانەشە من بێن بە ڕفەق
بەکەم بێژم ئەگەر ناخانوادەم مەسەڵەن تۆیان قبول نییە کار تۆیان قبول نییە یا بلەخەرە فشارگە لە هەبان تۆ خۆت نەجات بە خۆت سایکە ئەم بینشە تاغیر بە لە خانوادەی خۆتۆ شڕۆکە من ئەتانم لە خانوادەی خۆمە شڕۆکەم ئەتانم لە ئەترافیان خۆمە شڕۆ بکەم و هەرمە باعثەوێت کە جامە ئەو تەبعیزە کەمتر لە نەزەرا بگرێ و ئەم فشارە ڕۆحی و ڕەوانیە لەبانم خاتونگەلە یانە کل لە خاتونەکان کەمترەوە بێتەوە. پەریماگیان فکرەکەی تۆ بۆ ڕشتەی خۆت ئەکاسی چشت هەیە بجوز ئێستەداد لازمەی ورودیەتی؟ تەلاش فرە مهمە ئەوە کە تاقیقکەی سرچکەی بیشناسی نە بە سوورەتە کتێوی یعنی بە سوورەتە حاڵەتی مەکتەبیەوە کە کتێوە بخۆێنی نا ئەماتۆری خۆت فرە تەلاشکەی بچی بە شۆنیا لە هەر زمینەیەکە کە ئێستەدادۆ هەست بیشناسی بزانی کۆلەن نور لازمەی مەسەن ئەکاسیە فقط ئەمە کافی نییە شاید ئێمە هەزاران نۆ کتێمامە کە فقط نووسێتی ئەمە کافیە ئەوە کە خۆت تەجربە کەس بکەیت کە خۆت هەر ڕۆژ کە هەڵەسی بەوە فکرۆکێتەوە کە ئایسە من لە چ ئەکاسی بگرم هەر ئیدێکێتە ناوزەهنەوە ئەنجامی بێ بە دووربینەکەت ئەمە فرە کۆمەکەکات لەم زمینە ئەکاسیە. پس ئەوانە لازمەی ورود بە ئەکاسیە. چشت هەیە بجوز ئێستەداد لازمەی ورود بە بازیگەری ڕووناکیان؟ گیاندان خۆش بێ وڵا بازیگەری ڕێگەی فرە سەختەیە من هەروەوتم ناوەڵیشە خۆم بە بازیگەر نازانم بازیگەری خواهشێ من تەجروبی کەسبم کردە ئینسانێکی تەمرینی بێ مەهارەتی بێ ممارەسەتی بێ کتێب فرە بخوێنێ لە حیتەی بازیگەری ئەخوێنەوە لە حیتەی بازیگەریە ئێوە زۆرتر چ کتێبهای ئەخوێنەوە؟ بیشتر کتێبەر عەلاقەمەش بە کتێبەکەی ستانیسلاویسکی تا برشت چۆن برشت تێژێ برشت سیستمی فاصل لە گۆزاریە ئەو ئەسڵ بەیکۆ زۆر فەرقەکەن بەڵێ وەرێ ستانیسلاوی بیشتر تاکیدەکەمان واقعگرایی حەزەکەم مەسەڵەن لە زەمینەی ڕەئالیسمەوە کارەکەم داوەکە بڕمە ناو فازگەرێتر بە نەزای من حەچی تەجروبەکەی کەمە لە بازیگەریە دروستە لە ڕێگەی ئاکادمیکیشەوە توانیت بڕی بە شۆن ڕشتەی بازیگەریە وەرێ ئینسان تا کاری تەجروبە نەکا ئایسە من مەسەڵەن لە خەڕاتیە واردم وەیتانە چم نازۆکاریکە مەزان شتێ تەمرینەکەم ناتانم ئەو شتە دروستکەم ئەشێ بازیگەریش واسە تو تا ئەحساس و پەروەرشنایی دروستە ئێستعداد ئەژێ ئێستعداد هەرە زاتە چی بەشەرایزە مناڵەیەکی شتێتە دنیای ئێستعداد بازیگەری هەست وەرێ حەسا و پەروەرشی بە یان بڕێتە ناوە حیتە یعنی حەچی بڕێتە ناو فیلمگەر مختلف باچێ بڕێتە ناو تەعات نەمایش هەچێ مەسان تەمرین کات و کارگا هەر کەمە مەسەڵەن گۆرەکانمان گشتی لە تەعات ڕۆژەڕۆیان کردە و ئەو نەکایان کردە تا هاتێسە دەستیان کە تکنیک ئەو کارە چۆنە یا مەسەڵەن حسی مەسەڵەن ئەحساسە گیریان کە حسی گردن لە یەکسانیە شۆخی نییە مەسەڵەن کارەتێ فیلمبەردارێ ناو سەرما و سۆزە وێسێ کە بازیگەری تێرێژێ مەسەڵەن تو بگیرە توژێ لە لەحزە بگیری بەوەژن بازیکە مثلا ئێمە بازیگەرمان هەست 10 بەرداشتاچێ بازیگەرمان هەست 15 بەرداشتاچێ ئەمە هەم باعثێ ئیتلاف وەختەوێ باعث ئیتلاف زەمانەوێ کە ئەمە باعث ئەوەیە کە مەسەڵەن بودجێ ئەو فیلمیشە تواو لە دەست بچێ مەسەڵەن فیلم بەردا خەساوێ تەجروبە بەردا خەساوێ ستا بەردا خەساوێ تواو ئەوامە سەحنە خەساوێ وامە زەحمەتە بازیگەر واقعا بە نەزەر من یعنی من تۆسیەم بە کەسکەرێکە ڕێگەی بازیگەری تنە ناوحیدەی بازیگەری ئەوە ساکە ئەوە خۆیان پەروەرش بن مەهارەت بازیگەری پێیاگەن جا بینە ناو فیلم وی متەسوانە لەم جامایەمە هەر کەسی تێتە ناو فیلم هەم وەختەگرێ هەم وەخت سەحناگرێ هەم وەخت تەسویر بەردارەگرێ ستا بەرداری تۆ ئەوامە سەحنانە سەر کارەوە کارە مەسەڵەن سوحتایوارە بێسە لە بەرەوە سەرمایە مەسەڵەن لە ئەو گەرما سوحتایوارە پلانێکەگرێ چەس نابازیگەرە بەس من تۆسیەم بە کەسکەرێکە واقعا هونەرجوون و حەزەکەن بە بازیگەریەوە سەکە بڕن ئەوەڵ تەعات ناو تەعاترا ئاموزش بازیگەری بوێنن حس پەروەریش بن جا بێنە ناو حیتەی فیلم و سینەما و تەعاتر پس فقط ئێستەداد کافی نییە حتمما پەروەرشی بن ڕۆناگیان دەمە خۆش بێ ئەگە گەرەکت بێ کە فیلمێک ساز بکەیت چ مۆزوع هەڵەبژێری ئایسا لەم دۆرانە مۆزەڵات ئیجتیماعی مۆزەڵات کەسکەرێکە چۆن کەفنە ناو دامەتیە چه سەبەب بووە کە کەفنە ناوی یا مۆزەڵاش
خانمگەرێک ئێستێدارگەیەکیان بووە وەرێ ممانعەتیان کردە مەسەڵەن زندگی نامەی خانمە کە ممانعەتیان گرێ لەوە کە پیشڕەف بکە ئیسە لە حەز زەمینەیەکەوە بێ. زۆر ڕاستە دەست خۆش بێ یاخوا ئەگەر کە گەرەکی بێ فەرماگیان یەک دانە نمایشگاه لێبەی سەبارەت بە چی ئەکسەکان دەگری؟ قەتعاً ئەکاسی خیابانی چۆن ئەکاسی خیابانی زندگی مردمە و هەر شتێکە زندگی تیابێت فرە لەزەت بەخشترەوێت و فرەتانی داستانگەلی لێ خەلق بکەیت و فرە جەزابترەوێت و بیشتر ئەنیشێتە دڵەوە و هەرەوە کە تۆ شاید دووربینێ بگریتە دەستەوە ناو خیابانە ڕەتبی مەسەڵەن لە ئینتەهای خیابانەکە یەک نەفەر خۆشحاڵە ولا لە ئیبتیدای خیابانەکە نە یەک نەفەر دڵی خەمی هەست ئەمە یانێ زندگی وەوەکە تۆ بە دووربینەکەت ئەم اتفاقکە لە ئەم تەفاوتکە لە ئەم پوششێ متفاوتە بین مردمە ئەم شماتیکە سوورەتە متفاوتە شغڵگە لە مختلف سەبتکەی یا مشکلاتێکی هەست هەرە و جۆرەکە خاتون فەرمویان فرەوەقە لە گۆشەگەر شار خۆمان نبینی کە متەئسفانە سری جوانگەل چه ئەفراد پیر دەرگیرە ئەیتیاد بووگن ئەمانە سەبتەوێت لە حاڵ و ئەوزای خراویان ئەمانە خۆی یانە زندگی وە بە نەزەرم یەکێک لە جەزابترین شاخەگەلێکە فرەتانێ لەسەری بەحس بکرگێت ئەکاسی خیابانیە. فەرماگیان چه ئاواتێک هێشتا پێ نەگەیشتی؟ ئەوە کە فرەتر پیشڕەفت بکەم ئەوە کە کارەکانم واقعاً دروستە هیچ وەخت بە ئەو خاسێ مطلقە ناگەیم و بازم هەمیشە ئیراد ئەوێ ناو کارەکەمە وەلەوە کە خۆم ڕازی بم لە خۆم کامڵم و بۆ تیمێکە کارەکەم بۆ شخصێکە کارەکەم عکسێکە خەڵقەکەم بێ عیب و نەقس بێت و بتانم فرە پیشڕەفتکەم و مهمتر لەوە لە زمانێکە خەیکم فعالیتەکەم تەک ئەم تیمە هۆنەریە بتانم ئەم کارافەرینیە گەورەکەمەوە گۆشێک لە کارەکە بگرم و بتانە موفقیتێ بۆ هەم بۆ خاتون ئەژین هەم بۆ خاتون نەزیلە. هیوادارم کە بە ئاواتە جوانەکان بگەی. چه ئاواتێکت هەیە ڕووناک هێشتا پێ نەگەیشتی؟ لە حەزڕۆحی و تەخلیە بووم یعنی چۆن بێژم ئاواتێکم نییە لە زندگیمان فقط ئاوات مۆزەوانەوە هەر ناو حیتەی بازیگەریە خواهش و تەمەنایان لێکەم ئەوەڵ حرفەی بازیگەری جوان بزانن بعد بێنە ناو فیلم و مستەنەدات چۆن واقعاً ڕێگەی بازیگەری سەختە. ڕاستە فەرمووی دەستان خۆش بێخوا زۆر سپاس کە ئێمڕۆ میوانمان بوون ئەگەر نەوتراوێکتان هەیەتوان بۆ بینەرانمان بێژن. ناوەڵام مەمنون لەوە کە داوەتان کرد لە ئێمە خۆشحاڵ بووین کە لە خەمەتان نابووین ئیشەڵا کە بەحسەکانمان قسەکانمان نقطە ئومیدێک و کومەکێک بێ بۆ توا خاتونگە لە مەخسوسەن کوردەواری کە خەریکن زندگیەکەن و بە سەختی خەریکن زندگی ئەکەن و خەریکن خۆیان لە خۆیان حمایەتەکەن. زۆر سپاس قەتعەن کە بەرنامەکە مفید واقع بێ. زۆر سپاس. ناوتراوێکتان نییە ڕووناکیان؟ فقط پیشنهاد مۆزە گەیاوانەوە حەزەکەن بە ڕشتەی بازیگەری ئیشەڵا تۆ جوانەکانمان لە سلامت و لە خۆشییا بن و ئەم مشکلات جامعیشمانە باواتمە تواو بێ و تواوی شەوێ وەشێ ئومیدوار بین و ئەو کەسکەرەوە هەر ئیستعدادێکیانەس دوعای خەیان بۆگەم گەین بۆ چیتکەوە حەزە. زۆر سپاس کە میوانمان بوون. سپاس بینەرانە ئەزیز و خۆشەویست کە گوێچکەتان پێداین ئەگەر کە توانی بێتمان چەند کاتێکی خۆش چەند چرکە دڵتان خۆش بکەین ئەوە کە بەڕاستی مای شانازیمانە ئەگەریش نەمانتوانی بێ ئەوەی هەر ئەیغەنە سەر دیدەی منەت خۆشی خۆتان بێ تا بەرنامەیەکی تر سەر و سەر چاومان.